ڕێگریکردنی ئیسرائیل لە کەشتیەکانی فریاگوزاری کەشتی گەلی خۆڕاگری غەزە و بڵاوبوونەوەی دیمەنی دەست بەسەرکردنی چالاکان و سوکایەتی پێکردنیان قەیرانێکی گەورەی دیپلۆماسی نێودەوڵەتی خوڵقاندووە و ململانەی توندی لە نێو حکوومەتی زایۆنی دروست کردووە. ڕێڕەوی کاروانە دەریایەکەی کەشتی گەلی خۆڕاگری کە لە بەندەرەکانی ئەوروپاوە بە مەبەستی شکاندنی گەماڕۆی سەرکەرتی غەزە و گەیاندنی یارمەتی مرۆیی بەڕێکەوتبوون لەلایەن هێزە دەریایەکانی ئیسرائیلەوە لە دەریای ناوەڕاستدا پەک خران و ژمارەیەک لە چالاکوانانی نێوی دەست بەسەر کران. بەڵام بڵاوبوونەوەی خێرای وێنە و ڤیدیۆکانی دەستگیرکردنی چالاکان بە چاوی بەسترا و دەستی کەلەپچەکراوە دەست بەجێ ئەم ڕووداوە ئەمنیی گۆڕی بۆ قەیرانێکی قوڵی سیاسی و میدیایی لەسەر ئاستی جیهان. چەندین حکوومەتی ئەوروپی دیبلۆماتکارانی ئیسرائیلیان بە فەرمی بانگێش کرد و ناڕەزایی توندیان دەربڕی. هاوکات ڕاوێژکاران و راپۆرتە میدیایی ڕۆژاواییەکان ئاماژە بەوە دەکەن ئەم دیمەنانە زیانێکی بێپێشینەی بەناوبانگی نێودەوڵەتی ئیسرائیل گەیاندووە و وێنای بەکارهێنانی هێزی ڕادەبەدەری دژ بە مەدەنیەکان زیندوو دەکاتەوە. لێکەوتەکانی ئەم ڕووداوە تەنیا لە دەرەوەی ئیسرائیل نەمایەوە، بەڵکو کێشە و دابەشبوونی قوڵی لە نێو خودی کابینەی حکوومەتی ئیسرائیلدا تەقاندەوە. بە پێی راپۆرتی کەناڵی 12 ئیسرائیلی، گرژی و ململانێکی توند لە نێوان جدعۆن ساعر وەزیری دەرەوە و ئیتمار بن غەفیر وەزیری ئاسایشی نەتەوەییدا دروست بووە. ئەمەش دوای ئەوەی بن غەفیر ڤیدیۆی دەست بەسەرکردنی چالاکوانانی بە شێوازێکی نەشیا و بڵاو کردەوە. وەزارەتی دەرەوەی ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەم ڕەفتارە قەیرانە دیبلۆماسیەکەی لەگەڵ ئەوروپادا قوڵتر کردووەتەوە و ساعر ئەو دیمەنانەی بە شانۆگەریەکی شەرمەزارکەر ناو بردووە کە زیانی بە بەرژەوەندیەکانی وڵات لە دەرەوە گەیاندووە. لە بەرامبەردا بن غەفیر بە توندی وەڵامی داوەتەوە پێداگری لەسەرەوە کردووە کە ئەم شێوازە توندە بۆ ڕێگریکردن لە ئیستیفزازی دۆستانی غەزە پێویستە و نابێت ئیسرائیل هیچ لاوازیەک لە خۆی نیشان بدات. لەلایەکی دیکەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەهۆی ترسی لە تێکچوونی زیاتری پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ئەوروپادا کە خۆیان لە ژێرفشاری توندی ڕای گشتی ناوخۆییاندان هاتووەتە سەرهێڵ بۆ کۆنتڕۆڵکردنی قەیرانەکە و نیگەرانی خۆی لە شێوازی بەڕێوەبردننی میدیایی دۆسیەکە دەربڕیوە. چاودێران پێیان وایە ئەم دۆخە ڕنگدانەوەی ململانەی ناوخۆیی نێوان باڵێکی دیبلۆماسیە کە دەیەوێت گۆشەگیری نێودەوڵەتی قەوارەکە کەم بکاتەوە لەگەڵ باڵێکی ڕاستڕەوی تونڕە و کە بەرەو گوتاری گرژی و ڕوبەڕووبوونەوەی زیاتر لەگەڵ پایتەختە ڕۆژاواییەکاندا هەنگاو دەنێت. ئەم گۆڕانکاریە سیاسیانە هاوکاتن لەگەڵ دابەزینی بەرچاوی پشتگیری جەماوەری ئەوروپا بۆ ئیسرائیل بە تایبەت لە ناو خوێندکارانی زانکۆکاندا کە لەم مانگانەی دواییدا بە مانگرتن و ناڕەزاییەکانیان فشارێکی زۆریان خستۆتە سەر حکوومەتەکانیان بۆ گرتنەبەری هەڵوێستی تونتر بەرامبەر شەڕی غەزە.